بینەرە عەزیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ، من سیرات بابانیم. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش هاتمەوە خزمەتتان. وەم ئەڵقەی بەرنامەکە باسێک لە یاریەکانی هێزی لەش دەکەین لەسەر ئاستی شاری سلێمانی کە لە ئێستادا یاخود لە ماوەی ڕابردوو یەکی لە یاریزانەکانی سنووری سلێمانیش کە خەڵکی حاجیاوا بوو لە هۆنگ کۆنگ بەشداری پاڵەوانەتێکی کرد و تیایدا توانیدی پلەی دووەم بەدەستبێنێ. ئێمە بۆ باسکردنێک و تا ڕادەیەکیش ناساندنی بە بینەرانی ئازیز کە لەوانەیە وەکو یاریەکانی دی وەکو تۆوی پێ یاخود وەکو زۆرێک لە یاریە بەرچاوەکان لە ڕووی ڕاگەیاندنەوە گرنگی پێ نەدرابێ ئەم یاریە. بۆ باسکردنێک لە یاری هێزی لەش لەسەر ئاستی کوردستان و شاری سلێمانیش بە تایبەتی میوانداری زۆر بەڕێز کاک هەژار قادر بەرپرسی یەکێتی هێزی لەشی عێراق لەقی سلێمانیمان کردو لە ناو ستۆدیۆ. کاک هەژار بەخێر بێی. زۆر سوپاس کاسیدا، زۆر سوپاس بۆیەوە بۆ کەناڵەکەشتان. کاک هەژار من سەرەتا لەوە دەست پێ بکەم وەک لە پێشەکەشا باسم کرد ئەم یاریە لەوانەیە بینەران هەندێکیان نەزانن بۆ نمونە شێوازەکانی ئەم یاریە چیەکە کەسێک خۆی بۆ من یاری هێزی لەش نەکات لەوانەیە زۆر شارەزایی لە تەکنیکەکانی نەبێت لە یاریەکانی نەبێت لە شێوازەکانی نەبێت یاخود لە چەند یاری پێکاتەوە بۆ نمونە لەو بابەتانە ئەگەر سەرەتا باسێکی بکەی لەسەرەوەی ئەم وەرزشە لە چەند یاری پێک دێ و چەند ئاستی هەیە چەند کێشی هەیە. بەڵێ سەرەتا ئەگەر باسی هێزی لەش بکەین لە ساڵی 2005ەوە یەکێتی هێزی لەشی تایبەت دروست بووە لە قەکان کوردستان دروست بووە و یەکێتەکە لەو ساڵەوە بە بەردەوامی ئەو چەند ساڵەی قەیرانی داراییەکە نەبێت کە زۆربەی زۆر یەکێتیەکانی گرتەوە کە داهاتێکی وانە بوو کە پاڵەوانەتی پێ ئەنجام بدرێ. جینا لە پێشووتردا پاڵەوانیتی هەبوو لە ئێستاشدا چالاکیەکان چالاک بوونەتەوە و پاڵەوانەتیە کرێت و دیارە بێگومان وەکو خۆشە داماژەت پێدا هێزی لەش وەکو تۆپی پێ و باسکە و با لەو ئەم یاریە بەرچاوانە نییە کە زۆر خەڵک ئاشنایی پێبێت تەنانەت کە زۆر جا باسەکەی زۆر جا تێکەڵێکاتەوە لەگەڵ لەش جوانیە وازانێ هەمان بابەتی لەش جوانی ڕاستە میژە لە هەمان هۆڵی لەش جوانیا یاریەکانەکرێت بەڵام شازێکی جیاوازی هەیە و لە سیاری جیاواز پێگێت چۆن بەرزکردنەوەی قورسایی خەتف و نەتری هەیە ئەمیش سێ جۆر یاری هەیە کەوانی ژیاری دبنی لەگەڵ پێنج پرێس لەگەڵ دێدلیفتە یاریزانەکان لە نۆ وەزنی جیاوازە لە نۆ کێشی جیاوازە کێبڕکێکەن لەسەر ئەوەی کە کامیان زۆرترین کێش بەرزەکاتەوە و ئەتوانێت پلەی یەکەم یاخود پلەکانی پێشەوەی ڕیزبەندەکە بەدەست بێنێت. پاشە کاک هەژارە کرد باسێکی ئەم یاریە بکەین لەسەر ئاستی کوردستان ئاستی ئەم یاری هێزی لەشە لەسەر ئاستی کوردستان لە چ ڕادەیەکە تا چەند توانیمانە ژمارەیەکی زۆر یاریزان دروست بکەین لەسەر ئاستی شاری سلێمانی باسی بکەین لەبەرەوەی بەڕێستان بەرپرسی یەکێتی هێزی لە شاری سلێمانین. لە شاری سلێمانی ئێمە ژماری یاریزانەکانمان چەندە بۆ نمونە کە بتوانن بەشداری پاڵەوانەتەکانی دەرەوە بکەن و لە ئاستێکی بەرزدا بن. بەڵێ دیارە لە ئاستی کوردستان بەگشتی بەرەو پێشوونێکی زۆر باشی بەخۆی بینیوە لە سلێمانی لە هەولێر لە دهۆکیش یەکێتیەکی تازە دەستنیشان کرەوە پێشووتر نەبووە لە ئێستادا لە دهۆکیش گرنگی تایبەتی پێدرێت و لە کەرکووکیش بە ئامان شێوە یاریزانمان هەبوو و هەڵەبجەش بە ئامان شێوە یاریزانی ئافرەتانی زۆر باشی تایە کە لە پاڵەوانێتیەکانی پێشووتردا لە کوردستانە چەند جارێ با بڵێن قۆرخی بتوڵەکانیان کردو و یەکەمیان بەدەستێنا. ئەگەر بینە سەر باسی سلێمانی بێگومان ئێمە لەماوەی ڕابردوودا پاڵەوانێتێکمان کرد لەسەر ئاستی سلێمانی بۆ هەر سیارێکە بۆ ئاستی پێشکەوتوان ئەتوان بڵێم کە 29 یاریزان بەشداری کردبوو باشە دابشکرابوون بەسەر 5 بۆ 6 ژیانەدا کە ئەمە پێمانەڵێ ڕێژێکی زۆر باشە کە لەم ڕێژەیەدا 24 یاریزانیان یاریزانی حاجیاوا بوون کە من بە حاجیاوا زۆر جارەڵم پایتەختی هێزی لەش چواردەیان هی سلێمانی بوون یەکێکیشیان لە کفریەوە هاتبوو بەشداری پاڵەوانێتیەکەی کردبوو ئەمە 29 یاریزانەکە و هەر لەو پاڵەوانێتێدا دیارە بێگومان ئێمە جگەلەوەی ڕێنوار تۆفی خۆی لەو پاڵەوانێتی ئادانە بەزی لە بەرەوەی خۆی لە ئامادەکاریە بوو بۆم پاڵەوانێتی هۆنگ کۆنگ اینجا و لە پاڵەوانێتی یاخود لە پاڵاوتنی عێراق پلەیەکەمی بەدەستێنا بوو گەیشت بۆ ئاستی هەڵبژاردەی عێراق وێ بەشداری لەمەیان نەکەروەک و ڕاهێنەری
چواردە یاریزانیان هێنا بەشداریان کرد کە توانیان پلەکانی یەکەم و دووەم بەدەست بێنن و هەروەها ئەو یاریزانانەشی کە هێنا بوویتیا بوو یاریزانمان هەبوو یاریزان ئاستی لاوان ئەو ژمارەی کە تۆماری کردووە ئەتوانم بڵم ژمارەی کیشوەری ئاسیا یعنی ئەمە ساڵی داهاتوو بەشداری پاڵاوتن بکات لە عێراقا یەکەم بەدەستێنێت و دڵنیام کە لەوەی ساڵێکی کە گەر پاڵپشتی بکرێت لە پاڵەوانێتی ئاسیا دایبینینەوە لە سلێمانیش هەر لە ناو شاری سلێمانی نەک پارێزگای سلێمانی لە ناو شاری سلێمانی شامە کۆمەڵی یاریزانی زۆر باشمان هەیە ینی یەکێک لەوانە شوان مەحموود بوو بەس بەو پێی کە کارمەندی حکومیە سەرقاڵی ئیش و کارەکەی خۆیەتی و هەروە یارمەتی یاخود هاوکاری دارایی ناکرێت و پاڵپشتێکی ناکرێت و پێشووتر پاڵەوانێتی کەمکەمەکرا تا ڕادێکی زۆر لی سار بۆتەوە بۆیە پێم وابێ ئێستا لە ئێستادا سار بۆتەوە و قەراریەوە یاوە کە بەشداری بتوڵە نەکاوکو ناوبژیوان لەگەڵمانە بێت چەنەها یاریزانی کەشمان هەیە یاریزانمان هەیە ماڵی 2005 2006 هەموو ئەمانە با بڵێن تازە پێگەیشتوانن نەگلاوان هەموو یاریزانی باشن لە ئێستاە خۆشەویستیەکی باشیان بۆ یاریەکە هەیە و ئەگەر پشتیان بگرێت و لەگەڵیان بێ ئەچیدم لەوەی کە داهاتوێکی زۆر باشیانە بێت باشە کاگەر ئێوەکو یەکێتی هێزی لەش لەقی سلێمانی چیتان کردووە بۆ منەوەکو پاڵپشتی وەکو هاوکاری بۆ یاریزانەکان تا چەند یانی دەستی یاریزانەکانتان گرتووە کە ڕێگە خۆشکەر بن بۆ یاریزانەکان بۆ بەژاریکردن لە پاڵەوانەتەکانی دەرەوە بەڵێ ئێمە وەکو یەکێتی هێزی لەش لەقی سلێمانی هەمووی چەند مانجێکە بێ دەست بەکار بووین باشە چەند مانجێکە بێ دەست بەکار بووین ینی پێم وابێ لە کۆتایی مانجی 2022 دەست بەکار بووین ئەمە حەوت مانجێکە ئێمە دەست بەکار بووین لەماوەیان حەوت مانگەیە توانیمانەکە خۆمان ڕێک بخەینەوە وەلەو دەستخۆشی لە ئەندامانی پێشووترەکەم ئیشی باشیان کردو کاری باشیان کردو ئیشەڵا ئەمە بتوانین کاری باشتر بکەین لەم حەوت مانگەیە ئێمە خۆمان ڕێخستوێتەوە پاڵەوانێتێکی هەر سیارەکەمان کردوێتەوە ئیشەڵا پاڵەوانێتی تریش ئەکرێتەوە بۆ نمونە ئافرەتان و ئاسی ماسەر و ئەو بابەتانی کە بۆ بڵێن لاوان و تازە پێگەیشتوان ئێمە چیمان کردبێت ئێمە وەکو دارایی ناتوانین پاڵپشتێکی تاو بکەین یعنی ئەمە زۆر ناخۆشە ڕاستێکی زۆر تاڵەکە بێ بژوترێ ینی ناتوانانی ئێمە پاڵپشتێکی دارایی ئەم یاریزانانە بکەین بۆ چی ئێمە کوێ مەرجەعمان کوێ لیژنەی ئۆڵۆمپیە با بڵێن لیژنەی ئۆڵۆمپی پارەیتیانی باش ینی تۆ هیچ ئەو کاتە مەجبوری دیسانەوە کە زۆر جارە ئەوترێ بە وەرزش و سیاست تێکەڵ نەبێ بەڵام مەجبوری کە لیژنەی ئۆڵۆمپیتیانە بێ لە ڕووی لایەنێکەوە لە هەر شوێنێکەوە بێت بڕێک داهاتێک شتێک بۆم یاریزانانە پیا بکەی ڕاستەکەی وەلەو لە ئێستایان نەمان کردو بەس لە هەوڵی ئەوە داین کە بۆ نمونەم یاریزانانە ئەڕۆن بۆ دەرەوە پاڵپشتێکی دارایی کەمیان بکەین لە ڕووی معنەویەوە یاخود لە ڕووی پاڵەوانەتەکانەوە بۆ نمونە یای ئامادەکە یاریزان ئامادە بکەن بۆ پاڵەوانەتەکانی دەرەوە لە ماوەی ڕابردوو خۆت باس کرد پاڵەوانەتێکتان کردوێتەوە بەڵام پرۆگرام و بەرنامەتان چییە بۆ داهاتوو کە لە داهاتووە پاڵەوانەتی چۆنایی بکەنەوە یاخود ڕێگە خۆشکەر بن بۆ نمونە بۆ هاتنە ناوی یاریزانی تر چۆن بۆ نمونە کار بکەن بۆ ناساندنی ئەم یاریە بە لەلای زۆرترین کەس بەڵێ بێگومان ئێمە پاڵەوانەتی کە پێشووتریش کردومانێتەوە هەمووی یەکەم و دووەم و سێمەکان ناویان تۆمارە لە لای خۆمان وەکو هەڵبژاردەیەکی سلێمانیمان دەستنیشان کردووە لە ئەگەری ئامادەنەبوونی پاڵەوانی با بڵێن خاوەن پلەی یەکەم پلەی دووەمە چێتە جێی دواتر پلەی سێم بەم شێوازە بۆ پاڵەوانەتیەکانی دەرەوەی سلێمانی با بڵێن بۆ پاڵەوانەتیەکانی عێراقی ئێمە بۆ نمونە داوامان لێ بکرێت تیپی سلێمانی پێک بێنین لای خۆمان ناوەکان هەیە فلان و فلان و فلان ئەمە خاوەنی پلەکانی ئەوەن لەو چەند کێشە جیاوازەدا کۆمان کردووەتەوە و ئەتوانین وەکو هەڵبژاردەیەکی هێزی لەشی سلێمانی ئەم یاریزانانە بناسێنین و بەشداری پاڵەوانەتیەکانی دەرەوەی سلێمانی پێ بکەین و تاوەکو ئەویش لەو ڕێگەیەوە بتوانێت بەشداری پاڵەوانەتی عەرەب و وڵاتانی ئاسیاش بکات لە ڕووی معنەوی شەوەیمە هەموو کار لەگەڵ یاریزانەکانی حتا لە پاڵەوانەتیەکانیشا زۆر جار پێمان وتون لە دوای ئەوەش من خۆم با نەبێتە باسکردنی عنی لەگەڵ یاریزانە بووم بە مەسجێکی سەوتیش بێ بەنامەیەکی دەنجیش بێ هەواڵ یاریزانەکەم پرسیوە ئاگاداری بووم یعنی لە کەسێکی نزیکی ئاینەشت هەواڵی پرسی و ئاگاداری بووم ئتر ئەوەی کە لە توانە بێ ئێمە یاریزانەکان من سوپاسیانەکەم ئەگەر هەر شتێکیانەوێت داوا بکەن بۆ نمونە لە ڕووی معنەویەوە داوا بکەن چیان
پێویستە ئێمە چ کەم و کورتێکمان هەیە من سواسیانەکەم کە کەم و کورتەکانمان پێ بڵێن تا زیاتر بەرەو پێش بچین. باشە وەک خۆت باست کردوە تا بەم پاڵانەتیانێکەوە ئێوە ئیکەنەوە لە شاری سلێمانیە بەم شێوەیە ینی خاوەن پلەکانی یەکەم دووسان وەکو پاڵاوتنێک بەکاری ئەهێنن بۆ چوونە دەرەوەی یاریزانەکان. بەڵێ ئەمە ئەم پاڵەوانەتیانی کەیکەینەوە بێگومان بۆ بەکارهێنین کە ئێمە ئەم یاریزانانە وەکو تیپی هەڵبژاردەی هێزی لەشی سلێمانی دەستنیشانیانەکەین بۆ بەشداریکردنیان لە پاڵەوانێتیەکانی دەرەوەی سلێمانیدا پاڵەوانێتیەکانی عەرەب ئافو عێراق جا پاڵەوانێتی هەڵبژاردەکانی شارەکانی با بڵێن عێراق بێ یاخود پاڵەوانێتی یانەکان بێمە هەر کامێکیان بێ لەو کاتەدا دەستنیشانیانەکەین و بەشداریان پێکەین ئەگەر یانەکان بێت کە ئەگەر بکرێت لە مانجینۆدا پاڵەوانێتی یانەکان ئەکرێت یانەکانی عێراق ئەگەر ئێمە یانەیەک پاڵپشتمان بێت یاریزانی زۆر باشی تیا دڵنیام لەوە کە یانەکەش لە سێپلەکەی پێشەوەی ڕیزبەندیا بێ ئەکیدم لەوەی کە یاریزانەکانیش دوو یاریزانیان یەک یاریزانیان یەکەمی ئاستی عێراقە بێت. کاکە ژار یاریزانی ئافرەتمان هەیە لە بوارەکەەوە گوت تۆ بەڕێوەبەری هێزی لەشی یەکێتی هێزی لەشی عێراقی سلێمانیت یعنی هیچ یاریزانێکی ئافرەت هاتۆ پەیوەندیدان پێوە بکات کاویش پێی خۆشە لە بوارەکە ئەسپی خۆی تاو بدا و بەشداری پاڵەوانەتەکان بکات. بەڵێ بێگومان ئێمە ئافرەتانی زۆر باشبان هەیە کەسانی زۆر بەتوانامان هەیە ینی لە ماوەی پێشووتردا بەشداری پاڵەوانێتی کوردستانیان کردووە بەستا ئێستا لە عێراقدا کێشەکەوەیە پاڵەوانێتی ئافرەتان نەکراوەتەوە و بڕوان ناکەم بەم نزیکانش پاڵەوانێتی ئافرەتان بکەنەوە واتە گەر ئێمە بیکەینەوە تەنها هەر بۆ سلێمانیە ئەو ئافرەتانە دەستنیشانەکەین یەکەم بوو لەسەر ئاسی سلێمانی یاخود یەکەم بوو لەسەر ئاسی کوردستان حتا لە ساڵی 2009 یان 20 بوو کۆمەڵی ئافرەت داوەتنامەیەکمان بۆ هات لە وڵاتی ئێرانەوە کۆمەڵی ئافرەت دە ئافرەت لێرەوە بە وەفتێک چوون بۆ تاران بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی تاران کە 29 محافەزە 29 پارێزگا بەشداری تێدا کردبوو خۆشبەختانە کچەکان لەوێ زۆری مەداریەکانیان بەدەست هێنا بەڵام وەکو تیپ نەچوونە ڕیزبەندی تیپەوە لەبەرەوەی ئێمە تیپێکی میوان بووین نەچوینە یەکەم و دووەم و سێم بەڵام یەکەم و دووەم و سێمەکە بۆ یاریزانەکان خۆیان بوون کە زۆربەی زۆریان مەدالیا ئاڵتونەکانیان بەدەست هێنا خۆشبەختانە ئەو چەند کچەی کە چوو بوون لێ بەشداریان کرد هەمیان بە ئەنجامەوە هاتوون. تیپی هەڵەبجەمان هەیە بێگومان کۆمەڵێک یاریزانی زۆر باشیە مامۆستا مژدە مامۆستا سارا مامۆستا شەرارە کۆمەڵ یاریزانی زۆر باشن کۆمەڵ یاریزانی زۆر باشیان هەیە هەروەها لە سلێمانیشدا خاتو شەونم و لە دەربەنی خاریش مامۆستا بەیان و کۆمەڵێکی کەمان هەیە ئەگەر ناوی هەر یەکێکیشانم پیرچبێەوە تاوی لێبور نەکەم. باشە عێراق خۆی ناوی یاریزان بنێتە دەرەوە یاخود ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق یاریزانی تیا دروست نابێت بۆ نمونە مادام لێرە یاریزانی باشەیە ئەتوانرێت بۆ عێراق بەشداری پاڵەوانەتەکانی دەرەوە بکە بەڵام یاریزانەکانی لە شاری سلێمانیەوە بچن بە ناوی عێراقەوە وەکو هەر وڵاتێکی دیکە بەشداری بکەن عێراق خۆی ناوێت ئەمە بکات یاخود یاریزانی تیا دروست نابێت. مەسەلەکە عێراق جگە لە کوردستان پارێزگاکانی تری عێراق یاریزانی تیا دروست نەبووە تا ئێستا بە شێوازێکی باشیانی زۆر ئیحتیمام گرنگیان بە یاریەکە نەیە وەکو ئافرەتان لەبەرەوەی خۆش یانی یەکێتیەکانی لەقەکانی تری پارێزگاکان پاڵەوانەتی ئافرەتانیان نەکردوێتەوە خۆیان نیانوتەوە پاڵەوانەتێکی ئافرەتانەکەین سەرەتا پێنج پلێسێکەکەین تاوەکو 15 ئافرەتیش بێت سەرەتا تاوەکو یاریەکان ئاسێنرێت دوایەم 15 بێ بە 20 دوای بێ بە 25 سێرەکەی لەوێش کۆمەڵ یاریزان هەیە و تا ئێستاش قسە ئەکرێ لێرە و لەوێ لە ناو یەکێتی ناوەندی هێزی لە عێراقا قسە ئەکرێ ئەڵێەوە پاڵەوانەتی بکەن هی ئافرەتان هەتا لە ماوەی پێشووە وتیان سلێمانی و هەولێر و مووسڵ پاڵەوانەتێکی ئافرەتان بکەن خۆتان تیپێکی لێ دەستنیشان بکەن یەکەمەکانتان ئەبینە دەرەوە بۆ پاڵەوانەتەکان بەڵام هەستەکەم هەر قسەیە لەبەرەوەی هیچ هەنگاوێکی جددی نەنراوە ئەمیان بۆ نمونە یەکێک لە ناو ئەمەکانی یەکێتی ناوەندی هێزی لەش ئەڵێ با بکرێت دوانیان ئەڵێ بانەکرێت یەکێکیان ئەڵێ با بکرێت ئەوی کاڵێ خراپە و ئەمەی هەیە ئەوەی هەیە کێشەی زیاترە هەیەڵێ کێشەی ینی تاسە هەنگاوێکی جددی نەنراوە بۆ ئەوەی چارەسەرێک بکرێت. باشە خۆت باسی
تێگەڵکردنی یاری لە جوانیت کرد لەگەڵ هێزی لەشە ئەگەر بە کورتی یاخود جیاوازەیەکی ئەم دوو یاریەمان بۆ بکەی بۆی لای بینێرانە ڕوون بێکە ئەمە دوو وەرزشی جیاوازن هەرچەنە بۆمە لە ناو یەک هۆڵە ئەنجامەدرێن بەڵام شێوازی یاریەکانە جیاوازە. شاز یاریەکانیان بۆ نمونە من کاچم یاریزانێکی هێزی لەش بم گرنگجیان بەو ڕاهێنانە جیاوازانەی کە قاچم بە قوتەکە لەبەرەوەی من محاولەی دبنیم هەیە بێ دبنیم بە قوت بێ سواتم بە قوت بێ باشە دوایەوە پێنج پرێسم هەیە بێ ئەو یاریانە بکەم کە بۆ نمونە باسک و بازوم بەهێزەکە و ئەتوانم محاولەی پێنج پرێسم زیاتر بکەم هەروەها دێدلفتمان هەیە سەحەبە بێ من یاریە بکەم کە سەحبم بە قوت بکە و بەرز بتوانم ئەم ئاستا 250 کیلۆ 300 کیلۆ 180 کیلۆ چەندێک بێ ڕای چەشمە سەرەوە و دواتر دای بنێمەوە بەڵام یاریزانی لە جوانی عادەتەن بۆەوە یاریەکە کە ماسوولکەیەکی باش هیچ لە هێزی لەشیشدا ماسوولکەی باش بنیاتە نێت چونکە تۆ ماسوولکەیەکی باش نەبێت ناتوانانی بەو شێوازە ئەو وەزنانە بڕێ و کێشانە بڕێ بەڵام لە یاری ئاستندا زیاترەوەیە نمایشی جەستاکرێ بۆ نمونە یاریەکانی جیاوازە زۆربەی زۆر یاریەکانەکرێ هەنێم بوردە ماسوولکەیە ئەخوێنرێتەوە تاوەکو لەسەر ستیج بتوانرێت لەشی بە جوانترین شێوە نمایش بکە و بە چاو حکوم ئەدرێت لەوێ لای ئێمە بە کێش حکوم ئەدرێت. پلانتان بۆ داهاتووی کارکردنتان لە نیوەی دووەمی ئەم ساڵا چێ لە نیوی یەکەمی 2023 کۆمەڵە کار و سالاکیتان ئەنجام داوە بۆ نیوی دومی 2023 پلانتان چییە کردنەوەی هیچ خولێکی دیکە لە بەرنامە و پرۆگرامتان هەیە؟ ئێمە بۆ ساڵی 2023 بۆکو باسمان کرد پاڵەوانێتێکمان کردەوە پاڵەوانەتی پێشکەوتوان هەر سیاری پێنج پرێز دبنی دێدلفت بەنیازین ئینشاءڵڵا لە ماوەی مانگی داهاتوودا یاخودی تر چل ڕۆژی داهاتووتردا پاڵەوانەتێکی تر بکەین پاڵەوانەتی ئاستی ماستەر لەگەڵ پاڵەوانەتی خانمان هەردووکیان تەنها بۆ یاری پێنج پرێز لە داهاتووتریشدا ئینشاءڵڵا پلانی ئەومان هەیە کە پاڵەوانەتێکی تری پێنج پرێز بکەینەوە بۆ ئاستی پێشکەوتوان بە تەنها مادەم لە 15 تا پاڵەوانێتی ئاستی لاوان و ئاستی لاوان ئەکرێتەوە لە سلێمانی تایبەت بە کوردستان ئەگەر ئێمە لە خۆمان لە ناو شاری سلێمانیا ئەم ساڵیش ئاسی لاوان و تازە پێگەیشتوان نەکەینەوە پێم وابێت کێشەیەکی وان هەبێت لەبەرەوەی پاڵەوانەتی کوردستان ئەکرێتەوە ئێمە ئەمەوە گرنگی زیاتر بۆ سێ پاڵەوانەتێ بدەین ماستەر کە بۆ کەسانی سەر و 35 ساڵە 35 بۆ 45 45 بۆ 55 55 بۆ سەرەوە و خانمان و دواتریش پاڵەوانەتێکی پێشکەوتوانی با بڵێن تەنها پێنج پرێز پاشە لەگەڵ یەکێتیەکانی لقی دووەک یاخود هەولێرە هیچ گفتوگۆیەکەم بۆ منە سەبارەت بۆی کەوا بیرکەن خولێکی لەسەر ئاستی کوردستان بکەنەوە بۆ منە بۆ یاریزانەکە بۆ ئاستی پێشکەوتوان بۆ یاریزانە ئاست بەرزەکان خولێکی وەنە ململانەیەکی بکەینەوە بۆ یاریزانەکان وەکو ئین وەکو پاڵەوانەتێکی لێ بێتکەوە ئێوەش یاریزانتان هەیە بۆ نمونە بتوانن لەسەر ئاستی عراقیش ململانێ بکەن. ئێسامە ئەم ساڵ دیارە من لە 2009 هەتا 2022 وەکو جێگری سەرۆکی یەکێتی هێزی لەشی کوردستان بووم لە ماوەی سێ ساڵەی کارکردنمە چەند پاڵەوانەتێکمان کردەوە لە ئاستی پێشکەوتوان لەسەر ئاستی هەموو کوردستان بە هەر 5 پارێزگاکەوە بە دهۆک و کەرکووک و هەولێر و سلێمانی و هەڵەبجەوە ئێمە پاڵەوانەتی خۆمان کردەوە چەندین پاڵەوانیشی تێدا دەرکەوت و پاڵەوانەتێکی بەهێزیش بوو دیارە دوای منیش ئەو برانەیکە کە لە جێ ئێمە کارەکەن ئەوانیش لەم ساڵدا پاڵەوانەتێکی پێشکەوتوانیان کردەوە بۆ شارەکانی کوردستان و ئەمەی کاشیکەنەوە 15 لە سلێمانی هەر لەسەر ئاستی کوردستانە بۆ شارەکانی کوردستان دیارە ساڵانە ئەوانیش کار و چالاکی خۆیان هەیە ئەوانە بێ یەکێتی کوردستان پێی هەستێت بە ئەنجامدانی ئەو پاڵەوانێتیە. کاگەژار من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵمان بووی سواز بۆ دەرفەتە لە کۆتایی بەرنامەکە شتێکت مابێت لەسەر یاریەکە لەسەر بەرنامەکە بێت. وڵی داواکارم لە لانی پەیوەندیدار کە ئاوڕێک لەو پاڵەوانانە بنەوە وەکو ئاماژەت پێدا ڕێنوار تۆفیق لە چەند ڕۆژێکە بێت گەڕاوەتەوە سلێمانی و حاجیەوە ئەم کوڕە لەسەر گیرفانی خۆی چۆتە هۆنگ کۆنگ بۆ پاڵەوانەتی و گەڕاوەتەوە بۆ سلێمانی
باشە لە 15 حوتیشدا ئەچێتە وڵاتی لوبناان کە بە چاودێری یەکێتی نێودوڵەتی هێزی لەش پاڵەوانێتی وڵاتانی عرە بکرێن بامان شێو لەسەر گیرفانی خۆی ڕات و ئەگەڕێتەوە لە لیژنەی ئۆلمپی عێراقەوە بڕیاردراوە کە پاریان بۆ سەرفکەن بەڵام تاکوێ سات دەنگینە بۆیە داواکارم لەلایانی پەیوەندیدار کە لای خۆیانەوە چۆنەڵی چاوەڕێی لیژنەی ئۆلمپینەکەن خۆیان لێرەوە پاڵپشتێکی ئەو یاریزانانە بکەن تاوەکو بتوانن زیاتر گڕوتین بە خۆیان بدەن و میدالیای ئاڵتون بۆ کورد و کوردستان و بۆ شارەکانی خۆیان بهێننەوە لە کۆتاییدا دەستخۆشی لە تۆ و لە کەناڵە کەشتانەکەم و زۆر سپاس بۆ میوانداریتان. بینەرانی ئازیز بەم شێوەیە گەیشتمە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەکەشم لە کۆتایی بەرنمەکە سوپاسی ئامادەبوونی بەڕێز هەرار خادر بەرپرسی یەکێتی هێزی لەشی سلێمانی دەکەین کەەوە ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەرمان بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرمونون تا ئەڵلقەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.